ئامادەبوانی بەڕێز زۆر بەخێر بن. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەڕانیە و بە دەڤەری ڕاپەڕینی خۆشەویست شاد بوومەوە. خۆشحاڵتریشم کە ئەمڕۆ دەستپێکی پرۆژەیەکی گەورەی استراتیژی لەسەر ئاستی کوردستان و عێراق لەم دەڤەرە خۆشەویستە ڕادەگەێنین. بەر لە هەموو شتێک سوپاس و پێزانینی خۆمان وەکو ئەنجومەنی وەزیران ئاراستەی کۆمپانیای ئابوورلاند و خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ڕۆڵیان بینیوە و ڕۆڵ دەبینن لە سەرخستنی ئەم پرۆژە استراتیژیە. ئەم پرۆژەیە هاوتایە لەگەڵ ڕوئیای من بۆ ئابووریەکی بەهێز. نمونەیەکی زۆر جوان و بەرجەستەیە لە پاڵپشتیکردنی حکوومەت بۆ کەرتی تایبەت لە پێناوی بەرژەوەندی گشتیدا. زۆر جار وتومە حکوومەت بە تەنها ناتوانێت هەموو کارێک بکە. تەنانەت بە هەموو پێوەرێکیشەوە باشیش نییە هەموو کارێک بکە، بە تایبەت کە خەڵکی تر هەبن باشتر لە حکوومەت بتوانن کارەکان بکەن. بەڵکو دەبێت حکوومەت دەرفەت بۆ کەرتی تایبەت بڕەخسێنێت کاری گەورەی لەم شێوەیە ئەنجام بدات. ئێستا گەشبینم گەیشتونەتە ئاستێک وەبەرهێنەر و سەرمایەدارەکانی ئێمە گرنگی دەدەن بە وەبەرهێنان لە پرۆژەی استراتیژی بەرهەمهێن. کەمتر لە جاران وەبەرهێنەر و سەرمایەدارەکانمان بیر لە وەبەرهێنان لە پرۆژەی بیناسازی و نیشتەجێکردن دەکەن، بەڵکو وردە وردە ڕوویان کردووەتە وەبەرهێنان لە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی. ئەمەش مژدەی داهاتوویەکی باشترمان دەداتێ، مژدەی ئابووریەکی بەهێزتر و گەشەسەندوومان دەداتێ. ئەم جۆرە پرۆژانە ئێمە ئەم جۆرە پرۆژانە وامان لێ دەکا ئێمە ببین بە خاوەنی ئابووریەکی پتە و بە پرۆژەی لەم جۆرە ئێمە لە ئابووریەکی بەرخۆرەوە دەبینە خاوەنی ئابووریەکی سەقامگیری بەرهەمهێنەر، دەبینە خاوەنی ئابووریەکی هەمەجۆر کە ئابووریەکی بەهێزە. هەروەها بە پرۆژەی لەم جۆرە زانکۆکانمان بە بازاڕەوە گرێ دەدرێن. خوێنکار و دەرچووی زانکۆکانی ئێمەش وەک وڵاتانی پێشکەوتوو هەر چاوی لەوە نابێت کە دوای تەواوکردنی زانکۆ حکوومەت دایان مەزرێنێ، بەڵکو هەر لە کاتی خوێندنەکەیدا خۆی ئامادە دەکا بۆ کارکردن لە پرۆژەیەکی لەم شێوەی پڕداهاتەدا. پێشتر بەڵێنماندا بوو کە گرنگیدان بە کشت و کاڵ و دروستکردنی هەلیکار دوو ئەولەویەت و ئامانجی گرنگی ئێمەن. ئەم پرۆژەیە هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی هەردوو ئامانجەکە. جگەلەوەی نزیکەی 8,000 هەلیکار ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دروست دەکات، کەرتی کشت و کاڵیش هەنگاوێک دەباتە پێشەوە و دڵنیایی دەداتە جوتیارەکانمان کە پێشوەختە بازار بۆ بەرهەمەکەیان دروست دەبێت. هەر بۆیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانامانەوە پشتگیری ئەم پرۆژەیە دەکەین و هەموو کار ئاسانیەک دەکەین بۆ سەرکەوتنی پرۆژەکە. لە ڕووی بە پیشەسازیکردنی کەرتی کشت و کاڵ هەر بەم پرۆژەیە ناوەستین. پرۆژە و پلانی دیکەشمان هەیە لەگەڵ وەبەرهێنەرانی دیکە خەریکین بۆ ئەنجامدانی پرۆژەی هاوشێوەی ئەمە. هەروەها لە کەرتی گشتیدا کار دەکەین بۆ جێبەجێکردنی پرۆژەی تر، بە تایبەت دوای پەسەندکردنی بودجەی 2021 عێراق و ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی خۆمان لە هەرێم دەستکراوەتر دەبین بۆ جێبەجێکردنی پرۆژەی گەورە کە هەم هەلیکاری زیاتر دەڕەخسێنێت و هەم ژێرخانی ئابووریمان بەهێزتر دەکات. خاڵێکی گرنگی دیکە هەیە کە ئەمەوێ لەگەڵ ئێوەی بەڕێزدا باسی بکەم. ڕاستە کوردستان خاکێکی بە پیت و بەرەکەتی هەیە بۆ کشت و کاڵ، بەڵام دەبێ ئێمە لە پێشخستنی کەرتی کشت و کاڵدا ڕەچاوی هەموو پێوەرە ستاندارد و زانستیەکان بکەین بۆ ئەوەی هەم زۆرترین و باشترین جۆری بەرهەممان هەبێت و هەم کەمترین زیان بە سامانی خاک و ئاو بگەێنین. ئەم پرۆژەیە پێویستی بە ئاوێکی زۆر ئەبێت، بۆیە داوای من ئەوەیە وریابین لە بەکارهێنانی ئاودا. ڕەچاوی باشترین سیستمی ئاودێری بکەین بۆ ئەوەی کەمترین ڕێژەی ئاو بە فێڕۆ بچێت. ڕاستە ئێمە
هێشتا لە قۆناغی سەرەتایی پێشخستنی کەرتی کشت و کاڵداین. ئەمەش خۆی دەرفەتێکە بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە بە پلان و پلانێکی تۆکمە و زانستیانە بەردی بناغەی کشت و کاڵمان بە دروستیدا بنین و ئەزمموی هەڵەی هەندێک وڵات دووبارە نەکەینەوە لە هەرێمی کوردستان. بۆ ئەمەش ئێمە لەگەڵ چەند وڵاتێکی پێشکەوتوو لەسەر خەتین بۆ ئەوەی لە ئەزمموی ئەوان بە گەشەپێدانی کشت و کاڵ کەڵک وەربگرین. نامەوێت لەمە زیاتر کاتان بگرم. لە کۆتاییدا هەر ئەوە دەڵێم کە ئێمە دەرگامان کراوەیە بەڕووی هەر وەبەرهێنەر و سەرمایهدارێک بۆ جێبەجێکردنی پرۆژەی لەم چەشنە. لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانامانەوە ئاسانکاریان بۆ دەکەین بە تایبەتیش ئەگەر بیانەوێت لە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی وەبەرهێنان بکەن. جارێکی تر دەستپێکردنی ئەم پرۆژەیە لە خەڵکی کوردستان و بە تایبەتیش لە دەڤەری ڕانیەی خۆشەویست پیرۆز دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کۆمپانیای ئابوورلاند و لەوان گرنگتر جوتیارانی هەرێمی کوردستان دەخوازم. پێش خواحافیزیکردن لێتان داواکاریەکیشم هەیە. وەکو خۆتان ئەزانن زۆر بەداخەوە ڕێژەی کۆرۆنا دیسان لە زیادبووندایە و زۆر بەداخەوە ڕێژەی توشبوونیش ڕۆژانە لە زیادبووندایە و زۆر بەداخیشەوە ڕێژەی مردنیش خەریکە لە زیادبووندا بێت. ئێمە خۆمان بینیومانە لەم ساڵ و نیوەی ڕابردوودا چەندین دۆستمان لە دەست ڕۆیشتووە. هەرم دەبەرە تێکۆشەرە چەندین کەسی تێکۆشەر و کەسی ماندوورە ناسمان لە دەست ڕۆیشتووە لەبەر ئەم نەخۆشیە خراپەی کە بەرەوکی جیهان و ناوچەکە و هەرێمی کوردستانی گرتووەتەوە. بۆیە کە ئێستا ژمارەکان بەرەو ئاڕاستەیەکی مەترسیدارە ڕۆن داواکارم لێتان. لەبەر من نە، لەبەر حکوومەتەکەتان نە، لەبەر خۆتان، لەبەر کەس و کارتان، لەبەر خۆشەویستەکانتان، دایک و باوکتان، مناڵەکانتان، خوشک و دراوسێتان خۆتان بپارێزن. پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی. ئێستش سەلمێنراوە باشترین ڕێگا بۆ پاراستنی خۆتان و خۆشەویستەکانتان خۆپارێزیە. سوپاسی وەزارەتی تەندروستی و کارمەندەکانەکەین کە دیسان فشارێکی زۆریان لەسەردایە و هێزە ئەمنیەکان کە هاوکاریانن، بەڵام داواکارم کە ئێمەی هاوڵاتیان بەبێ فەرق و جیاوازی زیاتر هاوکاریان بین، خۆمان بپارێزین، تاک و خاک و نیشتیمانەکەمان بپارێزین، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەخێر بێن سەرچاو.